بەتایبەت لە مرۆڤەکانە ئەگە بڵێن تایبەتتر هاوسەر زۆر دڵی ناسکرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەفەرمێ القەواریر، ئەمانە شوشە لە پاکیە لە بێگەردیە هەستیان زۆر ناسکە، لەبەرەوە بە بچووکترین کەلیمە ئاگار لە خۆ نەبێ دەڕەنجێ. خۆ ناکرێت تۆ لەگەڵ پیاوە شۆ قساکە لەگەڵ ژنی خۆشت ئاوا قسە بکەی، ئەمە ژنە برا، ئەمە عالەمێکی ترە. إن الله يوصيكم بالنساء پیغمبر فرمی عليه الصلاة والسلام خوا ئامۆژگاریتان ئەکات لەگەڵ ئافرەتاندا زۆر بە حورمەت و بەڕێز بن، دڵیان نەڕەنجێنن، شغلیان بریندار نەکەن. ئەوانە ئومەهاتکم، ئەگەر دایکتان بن خوشکانتان بن ڕێزیان بگرن، دڵیان مەتەزێنن. کچانتان بن دڵیان ناسکە، کورە هاوسەرەکەتان بە دڵی ناسکە، خالاتکم پورتان بە دڵی ناسکە.